ئەچین لای تەوەری میواری کورسات مەگەزین و باس لە هونەری موزیک و هەروەها ئەرشیڤکردنیەکەین بە شێوەیەکی گشتی. زۆرن ئەو هونەرمەندە دیارانەی کە جگای ئەوەی کە لە بواری موزیکا توانیویانە کە بڕوانامەی زۆر بەرز بەدەست بێنن، لەگەڵەوەشا هەمیشە لە خەمی ئەوەیان کە چۆن بتوانن موزیکی کوردی جارێکی تر لە ڕێی نووسین و لە ڕێی کتێبەوە ئەرشیڤ بکەنەوە و بتوانن بۆنەوەکانی ئایندەش لە ڕێم کتێبانەوە بتوانن کە تەنانەت با بڵێم موزیکی کوردیش لە فەوتان بپارێزن و هەروەها بتوانن بە ئەرشیفی بکەن. دیارە لە ئێستایەکێک لە موزیسیانە هەرە دیارەکانی کورد کە ساڵانێکی زۆرە لە تاراوگە و لە وڵاتانی دەرەواژی، بەڵام هەمیشە موزیکی کوردی خەمی بەردەوامی ئەو بووە، بۆیە لە ئێستاە سێ کتێبی با بڵێم شێواز جیاوازی پێشکەشبانی و کتێبخانەی کوردی کردووە. زۆر بەڕێز دکتۆر بەرزاد نیاسین موزیسیانم لەگەڵە لە ڕێی سکایپەوە گفتوگۆکەین دەربارەی کتێبەکان. دکتۆر گیان سلااوت لێبێ و ئێوارەت باش بێ. لە ئێوە و لە بینەرانی کورسات ئێوارەی ئێوەش باش. زۆر خۆشحاڵم ئەم ئێوارەیە ڕاستەوخۆ لەگەڵمانی تو گفتگۆکەین لەسەر نوێترین کتێبەکانی تۆ. اینجا پێم خۆشە بزانم کە چۆن بوو کە بیرت لەوە کردەوە. دیارە ساڵانێکی زۆرە تۆ خزمەت بە موزیکی کوردیەکەی بە شێوەیەکی گشتی، بەڵام چۆن بوو کە بیرت لەوە کردەوە جارێکی تر بە شێوازێکی جیاواز خزمەت بکەیت و لانی کەم چەندین کتێبمان هەبێت بۆ بواری موزیکی کوردی بە شێوەیەکی گشتی لەنێو کتێبخانەی کوردیە. خۆشبەختانە ئەم ساڵ توانیم لە کوردستان 4 لە بەرهەمەکانم بڵاو بکەمەوە. کەواتە بۆ من ساڵی 2024 ساڵێکی زۆر خۆش و گەشتبین بوو کە توانیم بەرهەمی گرنگ لە توێژینەوەکانم لەسەر موزیکی کوردی پێشکەش بە خوێندەر و کتێبخانەی کوردی بکەم. ئەمانە ئەم کتێبانە هەوڵ و ماندووبوونی چەند ساڵێکی زۆرە کە بتوانم بیان هێنمە بەرهەم، لەبەرەوەی کاری توێژینەوە بەرپرسیارەتێکی گەورەیە بۆ ئەوەی بتوانی وەڵامی هەموو ئەو پرسیارە نهێنیانە بدەیتەوە کە شاراوەن بە بەڵگە بیسەلمێنیت موزیکی ئێمە چەند دقیلێ بێتەوە، چەند کۆنا، چەند موزیکێکی دێرینە و ئەو پەیوەندیانە چین کە گرێدراون بە موزیکی کوردیەوە. من هەوڵم داوە لە ناو ئەم 4 کتێبەیە، لە ناو ئەم 4 توێژینەوەیە ڕاستەوخۆ لایەنە هەمە جۆرەکانی موزیکی کوردی بخەمەڕۆ. باشە دکتۆر، بێگومان بۆ با بڵێم کتێبی لەم شێوەیە پێویست بە دەیان و سەدان سەرچاوەی گرنگ ئەبێت و خۆشە دەزانین کە ساڵانێکی زۆرە لە تاراوگە ئەژیت و دەرفەتەکانیش کەمن بۆ هاتنەوە، بەڵام بزانم لە دەرفەتی ئەم جارەیە سوودت لەوە وەرگر کە چەندین سەرچاو وەرگری یاخود کۆنتاکتەکان چۆن بوون بۆ ئەوەی کە کتێبەکە یاخود بڵێم ئەم 4 کتێبە بە شێوەیەکی باش بێنە بەرهەم. سێکی دوورودرێژە بێگومان بە خولیایەکی زۆرەوە بە دوای سەرچاوەیە گەڕان. سەرەتا کە کەوتمە ناو بوارەکەەوە بەڕاستی ئەرکێکی زۆر قورس بوو، گرتمە سەرشانم، بەڵام کاتێک ئەکەوینە ناو گەڕان و توێژینەوەەوە لە هەموو لایەک ئەتوانین سەرچاوە ببینینەوە، لە هەر سەرچاوەیە کەڵکێکی لێ ببینین. کۆکردنەوەی ئەم هەموو سەرچاوانەوە وای لێ کردم لەگەڵ گەڕانی مەیدانی کە بە درێژایی چەندەها ساڵ لە کوردستانە کردم، ئەرشیفێکی گەورە کۆبکەمەوە و ئەمانە وەکو کەرەسە لە بەردەستم بن بۆ ئەوەی بتوانم توێژینەوەکانم پەرەیان پێ بدەم. بەڵام ئەو لایەنانەی کە من لەسرم نووسین، بەڵام ئەو لایەنانەیە کە تا ئێستا هیچ شتێکی لەسەر نەنووسراوە، نەوەکو شێوەیەکی سەرپێیی لەسەری نووسرابێت یاخود بگرە بە شێوەی توێژینەوە. لەبەرەوە کتێبەکان بەڕاستی هەر یەکەیان چمکێکی گەورەی لەو بوارانە پڕکردوێتەوە کە ئەگەر لەسەریمان نەنووسایە ڕێی تێچوو بەرەو فەوتان بڕوات یاخود ئەرکێکی زۆر گرانتری بوێت بۆ ئەوەی دیسان ئێمە بەدوای ئەو زانیاریانەیە بگەڕێن بۆی لەسەری بنووسین.
زۆر باشە دکتۆر کتێبەکە بەتایبەت بۆ کەسانەیە کە لە بواری موزیکا ئەخوێنن یاخود لە بواری موزیکا کار ئەکەن یاخود خوێنەری ئاسایش ئەگەر کتێبەکان بخوێنێتەوە ئەتوانێت کۆمەڵێک زانیاری نەبیسترا و وارووا کۆمەڵێک زانیاری نوێی لە ڕێی کتێبەکانەوە دەست بکەوێت. کاتی نووسینا هەوڵمدا بە زمانێک بینووسم کە بۆ هەموو کەسێک بێت بۆ گشتی بێت بۆ خەڵکانێک بێت کە لە بوارەکە ئیشەکەن بۆ خەڵکانێک بێت کە توێژینەوە ئەکەن بۆ خەڵکانێک بێت کە لە بواری ترا توێژینەوە ئەکەن و بۆ خەڵکانی بێت کە خوێنەرن و بە تەنیا ئەیانەوێت زانیاریەکانیان زیاتر بکەن. بەو زمانە نووسیما کە کەڵکێکی گشتگیری هەبێت و هیوادارم پەیامەکەم بگات. دکتۆر ئەمێ پرسیاری ئەوە بکەم ئایا بە دوواداچوون بۆ ئەم بابەتانە با بڵێم چەند ئەخایەنێت و لەگەڵەوەشە ئەگەر کەسێک بۆ نمونە توێژینەوەی هەبێت یاخود کارێکی موزیکی هەبێت لە ساڵانی ئایندا چۆن نەتوانێت سوود لە کتێبەکانی بەڕێستان وەربگرێت و لەگەڵەوە شامێ بزانم ئایا دکتۆر بەرزان زیاتر بەلای کەم لایەنەیە چووەکە بە دوواداچوون بکات و هەروەها ئەرشیفکا و کتێبەکان بنووسێتەوە واتە کەم لایەنانن کە ئێمە لە نێو کتێبخانەی کوردیە لە بابەتی موزیکی کوردیا ئێمە کتێبیان لەبارەوە نابینین. بەڕاستی بابەتەکان زۆرن ئێمە وەکو توێژینەوە گەر قسەی لەسەر بکەین هەڵبەتە لەم ساڵانەی دواییە چەندەها خوێنکارمان پلەی زانستی لە بڕوانامەی ماستەر و دکتۆرای وەریانگرەمانە وەکو توێژینەوە بژاردانکرێن بەڵام لە دەرەوەی پرۆسێسی خوێندن هەموو بابەتێک گرنگە لەسەری بنووسێت چونکە هەر یەک لەو بابەتانە چمکێک لە چمکەکان پڕەکاتەوە. من هەوڵمدا لە ناو کتێبەکانە هەموو ئەو زانیاریانە کۆبکەمەوە کە پەیوەندی ڕاستەوخۆیان هەیە بە هەندێکیان بەو بارودۆخی کە موزیکی کوردی ئەمڕۆتیا ئەژی و هەندێکی پەیوەندی بە مێژووە هەیە. من لە کتێبی یەکەمە کە ناوم ناوە لە ناو موزیکی کوردیدا ئەمە بەرهەمێکی زۆر ناوازەیە و گەلێک نهێنی و لایەنی شاراوەی موزیکی کوردیمان تیادا بۆ خاتە ڕوو. ئەم توێژینەوەیە دوو تەوەر لە خۆی دەگرێت. تەوەری یەکەمیان لەسەر سمبۆلۆژی موزیکە ئەو نهێنیانەیە کە موزیک و سمبۆل لە ناو موزیکی کوردیا بەیەکەوە بەستێتەوە. تەوەری دووەمیان لەسەر بەشێک لە مەقامەکانە بنەچەی مەقامەکانە و پەیوەندیان چێ بە موزیکی کوردیەوە. لە کتێبی دووهەمە کە بە ناوی سۆسیۆلۆژی و مێژووی کۆمەڵایەتی موزیکی کوردی لە ناو سەدەی بیستەمە ئەمە وەکو ئەتوانین مێژوویەک بیبینین سەبارەت بە موزیکی کوردی لە 4 پارچی کوردستانە لە ناو سەدەی بیستەمە چکە سەدەی بیستەم سەدەیەکی زۆر گرنگە لەبەرەوەی ئاڵوگۆڕێکی گەورە لە جیهانە ڕوویدا. ڕاستە دواری تەکنۆلۆژیەوە کاریگەریەکی گەورەی کردە سەر هونەر بەگشتی و موزیک بە تایبەتی چونکە لەو سەدەیایە کە داهێنانی میکرۆفۆن و دەستگای تۆمارکردن و هەتا دوایی ئەنجابۆیە لەم کتێبەیە هەرچی ئەو هەنگاوانە کە گرنگن لە دانان و پێشخستن و گەشەدان بە موزیکی کوردی ناو سەدەی بستەم خراونەتە ڕوو. لەبەرەوە ینی زۆر لایەنی ئەو سەدەیمان پیشان ئەدات. ئەگەر خۆ کات هەیە لەسەر کتێبەکانی تر قسە بکەم ئەتوانم چەندێک لەسەروانی تیش بڵێم. فەرموو. کتێبی سێمیان لەسەر بیر و باوەڕی ئاین و موزیک لە کوردستانە. ئەمە بابەتێکە بە بیرڕای من بۆ ئەم قۆناغی کۆمەڵگای کوردی ئێمە زۆر گرنگە قسەی لەسەر بکرێن. ئێمە زانین لە مێژوویەکی زۆر دێرینەوە وشیاری بەرامبەر بە پیرۆزکردنی ئاین و ڕابەرەکانی بە تەواوەتی بێ جیابوونەوە بە دەرەکەوێت لەسەر بارودۆخی ژیان و بیرکردنەوەی مرۆڤ. لەو بەینەشدا موزیک هەمیشە لە نێوان موزیک و ئەوەی کە پەرستوێتی باشترین ناوەندگیر بووە، باشترین پەیوەندی بووە. لە سەرنجام کولتورەکانی جیهان بەگشتی موزیک لە ناو مێژووی مرۆڤایەتیدا بە بەردەوام لە خزمەتی ئاین و بنکەی گرنگیدانی باوەڕدا بووە.
بە جۆرێک کە هەمیشە قورسایی خۆی هەبووە ئەنجا لایەنی باشە بێت یاخود خراپە واتە بە بەردەوامی یان بەشێکی تاوکەری بووە یاخود نفرەتی لێکرا و لەلایەن ئاینەوە هەندێک جاریش بە مەرج قبول کراوە. کتێبەدا باسی هەموو ئەو پەیوەندیانە کراوە کە موزیک و بیر و باوەڕی ئاینی لە ناو کۆمەڵگای کوردیدا بەیەکەوە ئەبەستێتەوە. ئێوازانن هەندێک بیر و باوەڕی ئاینی هەیە لە کوردستانە کە موزیک لەلایەن پیرۆزە و بیر و باوەڕی ئاینیشمان هەیە کە بە ڕێژەیەکی زۆر لە کۆمەڵگای ئێمە لایەنگرێتی موزیک لە هەندێک جار یەکان لە هەندێک جار بە مەرج قبوڵیەکان. ئەنجا ئەم کتێبە وەڵامی هەموو پرسیارانە ئەداتەوە کە لەسەر زاری زوربەمانە و هۆکارەکانی چییە، پەیوەندیەکانی چیە بە ڕابردووەوە، بۆچی بەو جۆرەیە هەمووی خراوەتە ڕوو زۆر بە وردی و هەمووشی بە بەڵگەوە. زۆر باشە. جا دکتۆرەمە پرسیاری ئەوە بکەم تاراوگە و غوربەت هیچ لە ڕێڕەوی نووسینی کتێبەکان گۆڕی بۆ تۆ؟ نەخێر من لەبەرەوەی لە کوردستانە گەورە بووم لە ساڵی لە تەمەنی 18 ساڵیەوە کوردستانم بەجێشتووە لە ساڵی 1970 هاتوومەتە ئەوروپا. لەو کاتانەوە من لە بوارەکەی ئیشەکەم ماستەرم هەیە لە موزیکۆلۆژیا و دکتۆرام هەیە لە ئێتنۆموزیکۆلۆژیا کە لە سانکۆسۆربۆن لە پاریس وەرم گرتووە. بە درێژایی تەمەنم خەریکی گەڕان و کۆکردنەوە بوو چونکە ئەمبینی ئەو هەموو سەرچاوانەی لە ئەوروپا لە بەردەستان و کاریان لەسەر هونەرەکەی خۆیان کردووە. ئێمە چەند بێبەشین لەو کەم و کوڕیانە سەر ڕای ئەوەی کە ئەگەڕێنەوە مێژووی ڕابردووی خۆمان مێژوویەکی هەتا بڵێ دەوڵەمەندە، هەتا بڵێ مێژوویەکە پڕە لە سەروەری لە گەلێک بواردا. ئەو بوارەی کە من دەسم داوەتەیە کە بواری موسیقا ئەتوانم بڵێم ئەتوانم بڵێم پێگەیەکی سەرەکی هەیە لە ناو کولتوری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە پێویست بوو من ئەو ئەرکە یا خەڵکانێکی تر ئەو ئەرکە بخەنە سەرشانیان دوای ئەو مێژووە بکەوین بیخینەوە بەر تیشکی ڕووناکی و بە بەڵگەوە بیسەلمێنین گرنگی ئەم شتانە لە چیایە. خۆ من ئەزانم ئەمڕۆ خوێندەر کە من خەڵک زیاتر بە لایەنەکانی تریژیانەوە گیری خواردووە بەڵام نووسین گرنگ نیە بەس بۆ ئەمڕۆ بێت گرنگ مێژوویەکە ئەپارێزرێت بۆ نەوەکانی داهاتوو. بەلای منەوە گرنگ بوو ئەم شتانە بنووسرێتەوە و ئێستش بەردەوامم لە نووسین. دکتۆر ویستم پرسیاری ئەوە بکەم وەکو دوا پرسیارم بۆ بەڕێزە ئەم زنجیرە کتێبانە بەردەوامیانە بێت یاخود نەخێر؟ ئەم کتێبانە هەریەکەیان وەڵامی هەموو ئەو نهێنانەیان داوەتەوە کە وەکو تایتڵی کتێبەکان نووسراون. بەڵام ئێستا خەریکی توێژینەوەی ترم لە بواری ترا کە دەستپێک کە دەستم پێکرد وەکو چیایەکی گەورە لە بەردەما بوو بەڵام کە چووکە ناویەوە ئەبینم ئەم چیایە زۆر ئاسانە پێ هەڵگەڕام تەنیا پێویستە ڕێگاکانی ببینیتەوە. ئێستا خەریکی ئەوەم 2 ساڵە لەسەری کار دەکەم نازانم چەند ساڵی دەستاوان دەکەم. بە هیوای تەندروستی باش و بەردەوامی سوپاس بۆ دکتۆر بەرزان یاسین موزیسیان هونەرمەند کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. بە هیوای بەردەوامی دکتۆر گیان زۆر سوپاس بۆ تۆ.